ئەمڕۆ باس لە خەوەکەین وەکۆ زانین کە خەو بەگشتی زۆر گرنگە بۆ جەستەی مرۆڤ بەگشتی باسیەکەین واروە تۆزێک باس لەوە شەکەین کە لە ڕەمەزانانە وەکۆ زانین کە خەوەکانمان زۆر تێکەچێت تا پاشێ و هەندێک کەس هەیە کە ناخەون با بڵین لە ڕۆژەکە ئەیانەوێت کە تاویزی بۆ بکەنەوە بزانین ئەم تێکچوونی خەوە و بەگشتی و لە مانگی ڕەمەزانی شاو چ کاریگەریەک دروستەکە لەسەر جەستە و دەرونی کەسەکان لەگەڵ دکتۆر هەژار عوسمان کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن سلااو لێبێ دکتۆر بەیانیت باش بێ زۆر سپاس دکتۆر سەرسا با بە خەو دەست پێ بکەین بزانین خەو چییە پرۆسەیەکی چۆنچۆنیە خۆی یعنی حساب کراوە لە ڕاستیان نزیکەی یەک لە سەرسەی ژیانی هەموو ئینسانێک لە خەوا بەسەریە بە چونکە نزیکەی شەو ڕۆژ 24 سعاتە نزیکەی یعنی معدل با بڵێن تێکڕا ئینسان پێویستی بە 7 سعات خەو هەیە بێگومانە مەش جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هیوایە کەم تریش پێویستێتی 4 ساعت 5 ساعتی بەسە هیوایە 10 ساعتیش اینجا تێریەکە کاوە شتێکی پەیوەندی بە تاکەوە هەیە و بە بایۆلۆجی و جەستە و چۆنێتی مێشکی ئەو کەسەوە هەیە اینجا خەو ینی توانین بڵین پێواژۆیەک پرۆسەیەکی سروشتیە چۆن ئێمە تینومانە بێ ئاو بخۆینەوە برسیمانە بێ خواردن مەسلەی خەویش ئاوایە ینی شتێکی سروشتیە لە ڕاستە پێویست ناکە ئێمە زۆر بیری لێ بکەینەوە چونکە خۆیەت پێویست ناکە وە کاتێک کە هات کە زەنجی بۆ لەیانی تر کاتی خەوە بێ بڕۆین بخەوین لەبەر ئەوە لە ڕاستە لەو بڕوایم یعنی مرۆڤی کۆن مرۆڤی پێش سەردەمی ئەم سەردەمە مۆدێرنە کە مەسلەی ئیشکردن و ئەوانە دەورێکی زۆر گەورە ئەبینێ لە ژیانی ئینسانە بێگومان کۆنیش هەر ئیش دەوری هەبووە بەڵام بەم شێوەیە ئێستا نەبووە مەسا کۆن هیچ کەسێ شفتی شەو ئیشی نەکردووە زۆرتر جوتیاری و مەڕوومەڵات بەخێوشتانە بووە یا پیشەوەری بووە بە ڕۆژا بووە لەبەرەوە ئەو سەردەمانە لە ڕاستە باوەڕ ناکەم کێشەی خەو هەر هەبوو بێ زۆر باسیش نەکراوە ئیلا مەگەرێکێ بۆ نمونە نەخۆشی دەرونی هەبوو بێ یا نەخۆشی مێشی بووێ زیاگۆژ یا نەخۆشی جەستەی قورسی هەبوو بێ ئەوە جیایە بەڵام لە ڕاستە زۆربەی زۆری ئەوانەشی کە ئێستا لەم سەردەما ینی زۆر جار کێشەی خەویان هەیە زۆر جار ینی دەڕاستە هیچ نەخۆشیەکی نیگەران بەخشی قورسی ئەویان نییە زۆرتر ئەتوانی بڵێ شێوازی ژیانی ڕۆژانەیانە کە شێوازێکە با بڵێن لەگەڵ خەوا نایەتەوە ئەو پرۆسە سروشتیە کە ئەبێ هەموو کەس هەیە لەگەڵ ئەوانایەتەوە خەوەکان نەشێ باشە بۆچی خەو گرنگە بۆ مرۆڤ بۆچی ئێمە گرنگە کە ڕۆژانە خەوێکی تەندروست چەند کاتژمێرێکی تەندروست لە کاتی خۆیان بخەوی خۆی مرۆڤ یعنی ئەتوانی بڵێ ئەو کاتانەیە کە ناخەوێت کە کاتە 16 سعات نزیکی 16 سعات یعنی بەردەوام هەموو هەستەکانی کە 5 هەستە بینین بیستن تام بۆن بەرکەوتن هەمووی لە ئیش و لە جموجوڵە و بێگومان ئەمە وەکو بارێک وایە بەسەر جەستەوە و جگەلەوە تەمەن ئێمە ئاگامان لەوەیان نییە لە ناو جەستەمانە لە ناو جەستەمانە پرۆسەیەک هەیە کە ئێمە پێڵێن میتابۆلیزم یعنی با بڵێن لە ڕاستیات بڵێ جەستەوەکو کارخانەیەکی کیمیایی وایە وەکو تاقیگەیەکی کیمیایی وایە هەزاران کارلێکردنی لە نێوان ئەم هەموو مادە کیمیاوی کە لە جەستەی مرۆڤ هەیە ڕوئەیە هەر لە مێشکەوە هەتا پێست هەتا ئەندامەکانی تر بەبێ ئەوەی من و تۆ هیچ دەسەڵاتێکی ئەو تۆمان هەبێ و بزانین چۆن ڕوئەیە ڕاستێ سەمە لە تاقیگەکانە شتەکان ئەبینین ئەڵێن ئاسنەوەنەیە بخوێن ئاوە بەڵام لە ڕاستیە لە ناخی مرۆڤ کەس نازانێ ئەمە چۆن ڕوەیە ئێمە ئاوێنەکەی ئەبینین ئەوەی کە لە ئاوێنەکە دیارە کەوا بوو یعنی جەستە ماندووە بێ و نەکەر جەستە و ئەندامەکانی جەستە بەڵکو بێگومان مێشکیش ماندووە بێ بە بیرکردنەوە بە کێشەکانی ژیانی ڕۆژانە هەستەکانمان ماندووە بن کاوو پێویستمان بەوەیە کە ئارام بینەوە کە چۆن ئەڵێ بۆ ڕۆژی دوایی خۆمان شەحنکەینەوە فرێش بینەوە بەڵێ مۆبایلەکەمان شەحنکەین و بۆی بۆ ڕۆژی دوایی بتوانین بژین و بکەینەوە ئیش و کار ئەگەرەوە نەکەین بێگومان ئەندامەکان یعنی ئەکەونە ژێر زەختێکی زۆر ڕاستە لە سەردەمی ئێستامانە خەو بە شێوەیەکی بەرچاو گۆڕاوە دکتۆر بە بۆنەی ئامێرە زیرەکەکان و مۆبایل و ئیتر ئەو ئیشانەی کە باسی کرد با باز لە کاتژمێرە تەندروستەکانی خەو بکەین بزانین چەند کاتژمێرە و لە چ کاتێکی شایە لە ڕاستە وەکو پێشتروتم پەیوەندی بە تاکەکەوە هەیە بەڵام با بڵێن تر لە 5 تا 6 سعات ڕۆژانە هەتا 8 9 10 سعات هەیە پێویستێتی
و ئەوە یەک یاسای گشتی نییە بڵێ هەموو کەسێ هەموو ئینسانە ئەبێ شەو 8 ساعات بخێ ئەوە شتیوانیە یعنی بەپی پێویستی ئەو کەسە بەپی بایۆلۆجیەکەی مێشکی چۆن دروست بوو و بە ڕۆژا چی ئەکا و پیشەکەی چی ئەمان هەمووی دەورە بینێ اینجا بەگشتی وەکو پێشتریش باسمان کرد ینی ژیانی مۆدرن ئەم ژیانە بەتابەتی ئامێرە ئەلکترۆنیەکان لە خاصیانسە بەتابەتی لە گەنجە وڵات جاروای لەوانی تریشە لەوەش خراپتر ئەگەر گەنجە بێ ئیش بێ زۆر جار ئەتوانین بڵێ شەو ئەکا بە ڕۆژ و ڕۆژەکا بە شەو زۆر ڕاستە ینی مەسەلا شەوی تر تا سێ و چواری شەو چواری بەیانی هەر خەریکی مۆبایلە اینجا ئاشێتە ئاچێ ئەخەوێ مثلا ساعات عصر چوارۆوانە هەڵە سێڵە نانی بەیانیم ساعات چوار خواردن یەکەم وەجبەیەتی بێگومانەوە سروش نییە لە ڕاستیا لەگەڵ جەستە و هینی ئینسانە ئەوە ناگونجێ و باش نییە و زۆر جار کێشە بۆ کەسە باشە تێکچوونی ئەم خەوە ئەوە کات ژمێرەکانی خەو و دواخستنی پێشخستنی کەم خەوتن چ کاریگەرێک لەسەر جەستە و دەروون دروستەکە خۆی خەوەکوتم ینی چۆن ئەڵێ ئارامی و حەسانەوە و پشوویەک ئەدا بە هەموو ئۆرگانەکانی جەستە بێگومان ئۆرگانەکان جەستە هەر ئیشەکەن بەڵام بۆ نمونە ماسوولکە ئیتر ئیش ناگات چکە تۆ خەوتوی تو ئانە بەڵام تۆن و هینی هەرتایە ژیانی هەرتایە یعنی هەموو ئیشەکان کەمە بێتەوە خێراییان کەمە بێتەوە لەسەر هینێکی زۆر کەم ینی بڵین چۆن تەباخی ئەتوانی بیخیتە بەهێزترین و کەمترینیش کە هەر ئەوەیە داگیرساوە جەستە هەر ئەوەیە داگیرساوە لەبەرەوە بەم شێوەیە ینی باشە لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریە دروستەکە بۆ کەسەکە لە ڕاستیە ینی ئینسان ئەگەر لەبەر زروفی ژیان جاروای هەندێک زروفیەتە پێش ئینسان ناتوانێت بخەوێ یا زۆر زۆر کەمە خەوێ زروفی ژیانە کێشەیەشتا بگرە هیوایە دوو شەو هەر ناتوانێت بخەوێ ینی لە ڕاستیە مرۆڤ بەمە نەهمرێ یعنی و تێکیش ناچێت لە ڕووی دەرونیەوە بەڵام بەگشتی ئەگەر ئەمە درێژەی کێشە بۆ نمونە لە هەفتە و مانگ و دوو مانگ مانگوانە تێپەڕیکە لە شەو ڕۆژەکان ناتوانێت دو سێ سەعات بخەوێ بێگومان ئەمەش بەچی ئایبینین کار لێکەکانی بۆ نمونە بەیانیان ئینسان کە هەڵەسێ زۆر گرنگە ئینسان کە بەیانی هەستا تیشی ڕۆژ هاتووە دنیاە ڕۆشنە ژیان چاوەڕێی کار و کردارمان لێەکە ئیترایە کەسەکە ئەگەر ڕەبەن بێ ینی خێزانی هەبێ یانەی بێ ئیتر تۆ ئەمە ژیانە بێ بجوڵیت بەڵام ئەگەرێکی زۆر زۆر کەم خەوت بێ کێشەی خەوێ بێ سیرەکەی باوێشکەکەیا لەشی تەمەڵ بێتاقەت جەویشی باش نییە ینی میزاجیشی باز نییە کە زارێ قسەی لەگەڵکە لەبەرەوە ینی کارەکاتە سەر هێز و توانای جەستەی و معنەویاتیش ئەو کەسە ورەی باش نییە و جگەلەوەش سلمێنراوە لە ڕاستیاوەی کە پێڵێن سیستمی بەرگری یا بەرگەگری مرۆڤ ئیمونیتی یعنی مەناعە ینی مرۆڤ هەمیشە ئێمەی مرۆڤ جەستەمان ئێمە ئاگامان لێ نییە ئێمە بە شێوەیەکی چۆن ئەڵێ خۆزا سروشتی بەردەوام لە بەرەنگاربوونەوەی بەکتریا و ڤایرۆس و بەشێکی تریشی ئەوەی کە پێڵێن یعنی ناوی هینی خۆی هەیە ئەپۆپتۆسس ئەوە زۆر کەس هەر نوانێنەیشی بیست بێ ینی شانەکانی هەموو جەستەمان بەردەوام ئەوانیش لە نوێبوونەوەیە ئەوانش بەرەنگاری ئەو شانانە ئەکەن کە خەریکن تێدەچنەوە بن بە شانەی سەرەتانی ئەگەر پیانێکەوێ فعلا نەبێ بە سەرەتان ئەمانە هەمووی ئەم پرۆسانە لە ڕاستیا پێویستی بە حەسانەوەیە بە پشووە پێویستی بە خۆراکی باشە پێویستی بە ئاوەش لەمەنیە پێویستی بە وەرزشە ئەمانە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە ڕاستە دکتۆر لە کاتی بە ڕۆژووبوونە وەکۆزیان کە ئێستا لە مانگی ڕەمەزانە لە کاتی بە ڕۆژووبوونە ئەم کەم خەوی و ئەم تێکچوونی خەواچ کاریگەری کات سەر کەسەکان بەڵێ خۆی لە ڕاستیا یعنی لە مانگی ڕەمەزانە ئەتوانین بڵین ئەبێ سویچی جەستەمان یعنی بگۆڕین بیخێنە سەر یا چۆن ئەڵێ رادیۆ مەوجی هەیە مەوجی ناوەڕاست و کورت و FM وانە ڕاستیا بێ بیخێتە سەر مەوجی ڕەمەزان بۆچی چونکە ڕەمەزان لە ئاینی ئیسلامە یعنی جایە لە ئاینەکانی تر ئاینەکانی تریش بێگومان هینیان تیای ڕەمەزان لەبەرەوە کوتمە بێ مەوجەکەی بگۆڕی اینجا ئەمە بۆچی چونکە نان خواردن خۆ دەزانی نزیکی 16 ساعت نابێ بیخۆی هیچ شتێ نابێ بخۆی بێر هەوا هەڵمژی ئەوانە لەبەرەوە ئەمە کارەکاتە سەر هەموو پرۆسە بایۆلۆجیەکانی جەستە اینجا لێرە چی دەورە بینێ لە مەسەلەی خەوا بەڕای من ئیمان و بڕوا
بە ڕۆژوو ینی ئەتوانم بڵێم خەڵکێک هەیە بەڕاستی ئیمان و بڕوای بە ڕۆژووە لە ڕاستیان ئالەمانە لەبەرەوەی ئیمانی پێێتی بڕوای لە ساسەی پێوێتی بگری وایە لە سەر و لە ساسەی بەڕاستیان من لەو بڕوایم لەمانەهی باوەڕ ناکەم هیچ کێشەیە دروست بێ بۆ خەڵک بۆچی چونکە ئیمانی پێێتی زانی شتێکی ڕاستە بۆ پێچوانەوە ئەگەر نەیگرێ تووشی کەم خەویە بێ دایمی خۆی بیرەکاتەوە بۆ نمونە بیرەکاتەوە لە سزا بیرەکاتەوە لە عەزابی قەبر و دۆزەخ و ئەوانە لەبەرەوە ئەمانە لە ڕاستیان لەو بڕوایم کێشەی گەورەیان نییە کێشیان نییە لەگەڵ ئەوە بەڵام لەو بڕوایم بۆ ئەوانە کێشەیە کە چۆن ئەڵێ وەکو چاولێکەری لەبەر خەوش و عیبە و قسەی خەڵک و لەبەرەوەی هەموو دەور و پشتەکەی ئەیگرێ ئەمیش ئەبێ بیگرێ ژنا دوایە لەوانەیە یعنی چەند ئێستا لەو بڕوایم خەڵکیش گۆڕاوە یعنی لەوانەیە هەندێک خەڵک بێ بە چاوی سووک و سەیریکا بە کافر ناوی بەرێ یا لەبەر ئەم شتانە لە ترسی ئەم شتانە یا تەنانەت هەندێکەیە کە زۆر توندڕەوە ینی لەوانەیەمانە بە بێڕەوشت و شتی ئاوا لە قەڵەما لەبەرەوە ناچارن بە ڕۆژوە بن تۆ شتێکیش کە بە ناچاری بیکەیت و لە ناختا ئیمانە پێ نەبێ بێگومانی نەخۆشیشکەی پێ بەڵێوانە کار لە خەوتەکە یعنی بێزاری ئالەمانەیە بەڕێی من بۆی هەیە بە تایبەتی ڕەمەزان کێشە دروستکات جگەلەوە لە ڕاستیا ئەوانەی کە نەخۆشی جەستەیی قورسیان هەیە درێژخایانیان هەیە کە ئەبێ بەردەوام دەرمان بخۆن ئەبێ پارێزکەن بۆ ئەمانەش یعنی کێشەیە لە ڕاستیا ینی بۆ نمونەیەکێ کە نەخۆشی شەکرەی هەبێ شەکرەی قورس بە تایبەتی کە کۆنتترۆل نەکراوە یا تەنانەت ئەوەی کە پێڵێن بەرزی پەستان و گوشینی خوێن یا برینی گەدە و دوانزەگرێ یا بۆ نمونە مەسەلاوانی نەخۆشی پەرکەمیان هەیە نەخۆشیە دەرونیەکان ئەوانەی کە شیزۆفرینای زۆر قورسیان هەیە یا ئەوانەی کە دوو جەمسەری زۆر قورسیان ئەمانە نابێ خەویان تێکچێ خەوێکی تەندروست بکەن بەڵێ باسی یەکەم یعنی ئەوانەی بۆ نمونە کە دوو جەمسەری یا خەمۆکی زۆر قورزیا بیرکردنەوە لە خۆکوشتن یا بۆ نمونە هەندێک کەس هەیە بە تایبەتی لە گەنجا هەیە زۆر جار کچ بە تایبەتی نەخۆشی خۆراکی هەیە چۆن مەسەلا هەموو مەراقی ژیانی ئەوەیە کە بێ وەک چۆن ئەڵێ باڵای وەکو شمشاڵ بێ و کێشی زۆر زۆر و ئەمانە یعنی کێشیان زۆر دائبەزێ کە کێشیان زۆر دابەزێ ئەگەر لەسەر ئەوشەوە بە ڕۆژوو بن و ئاو نەخۆنەوە 16 سعات ئەمانە کێشی تووشی کێشەی گەورە بن لە ڕووی تەندروستیەوە ئەمانە بێگومان یەکێ لە کێشەکان کێشەی خەویشە جگە لەو نەخۆشی جێستەی یانە خۆ ئەو نەخۆشیە دەرونیانە بێگومان لەوانێ ینی بیسەر و بینەر بڵێ باشە بۆچی ینی ئەوە کێشەکە چیە کێشەکە لەوایە کە ئەم نەخۆشیانە پێویستیان بۆیە کە بەردەوام دەرمان بخۆن هەندێکیان هەیە بەڕاستی ینی پێویستە لە شەو ڕۆژێکا لە 24 ساعات 2-3-4 ینی لە ڕاستیا ئێمە نەخۆشوانێ جارە بە 5 حەب اینجا ئەتوانین زاڵ بین بەسەر نەخۆشەکە ئەو کەسە بتوانێت ئاسایی بژی لە ناو ماڵ و مناڵ لە خێزانەکە ێ باشە تۆ 3-4 دەرمان لە ماوەی 24 ساعاتا بی خۆی دابەشی کەی بڵێ ئەم حەبە بۆ نمونە ڕۆژی 4 جار بیخۆ یا 3 جار بیخۆ دابەشە بێ بەسەر جەستا یا تۆ لە بەربانگەوە کە با بڵێن 6 و نیو ئانە بیخۆی هەتا 4 بەیانی کاکاتە 8 ساعات 8 ساعات و نیو ئانە کەوا بوو کە تۆ ئەم 4-5 دەرمانە لەو ماوەی 8 ساعاتا خواردێ ئەبێ بە پەستان و گوشین بۆ سەر گەدا بۆ سەر مەعیدا بۆ سەر جگەر بۆ سەر گورچیلە چونکە دەرمانەکان زۆربەی زۆری بۆ نمونە لە ڕێگەی گورچیلە و جگەر و ئەوانەوە حەلەکرێ و جەستە خۆی ڕزگارەکە لێیان بەڵام کە تۆ هەر هەمووی بەجارێ ئەم دەرمانانە و خوارد لە ماوەی ئەو 8 ساعاتا بێگومانە بێ بە پەستان و گوشین لەسەر جەستەوە زیانی خۆی ئەگەێنێەوە جگەلەوە ینی ئێستا تۆ کە دەرمانێک لە ماوەی 8 ساعاتا خۆی ئەوە بەتابەتی ئەوانەی کە پەیوەندی بە نەخۆشی دەرونیەوە هەیە یعنی بە خێرایی ئەچێتە ناو خوێن و بە خێرایی ئەچێتە ناو مێشکەوە تۆ یعنی چۆن ئەڵێ بارانێک بەلێزمە ببارێ یا بە وردە ببارێ یا نەرمە باران ببارێ لەبەرەوە یعنی تۆ لەکوێ ئەو دەرمانە دەرونیە وردە هێواش لە بەیانیەوە هەتا کاتی خە وردە بچێتە خوێنتەوە بچێتە مێشکەوە یا لە ماوەی 6 ساعاتە هەمووی بە پڕتاو خۆی بکە بە مێشکدا بێگومان تەسیرەکەی زیان ئەگەیەنێ ئەمە ئەو حاڵەتانەیە ینی بەگشتی کە بۆی هەیە ینی کێشەی خەو دروستکە بەڵام لە ڕاستیا وەکوتم ئەوانەی کە باوەڕدار و ئیمانداری تەواون ئەو کێشیانە بۆ نمونە هیوا هەیە یعنی زۆر چێژ لەوە ئەبینێ بەرمانگەکاتەوە تەراویحەکە اینجا دوای ئەوە چۆن ئەڵێ زیکر و شەو نوێژ و
مەراسیمە ئاینەکان هەمووی ئەکات بۆ بەتایبەتی لەگەڵ کەسوکارە لەگەڵ دراوسەیە یا لە مسکەوتە یعنی تقریبان بەم شێوەیە کات زۆر بە ئاسانی تێئەپەڕێ بیرۆریەکان باسەکەن باسی سەردەمی کۆن چێژە بینین لێ وە بەم شێوەیە ڕواهەتا نزیکی پاشێ و پاشێویش تێر ئاوە خۆن و خواردنی پیان خۆن و اینجا بۆی ئەخەون هەتا عسر وانە تەمان ئەمەش زۆر جار پەیوەندی بە تەمەنی کەسەکەەوە هەیە جگەلەوەی ئاە نەخۆش یان نەخۆش نییە نەخۆشی جستەیە دەرونی پەیوەندی بە تەمەنیشەوە هەیە پەیوەندی بە پیشەی کەسەکەەوە هەیە ینی لێرا بێ و کەسە خۆی بەرپرسیارە چۆنی ڕێگەخا بۆ نمونە کەسێک کە ئیشەکەی ئەوەی بەیانیان سعات هەشتا سێ بێ بچێەوە ئیش لە کۆمپانیایە لە دائیرەیە ئەیترەوە نازانمە بێ خۆی ڕێکی خا چۆن وا بکە کە هەشتی بەیانی بە جە و میزاجی باشە بچێ بۆ دائیرەکە و شەڕ نەفرۆشێ بە سەردانکەری وەکو من و تۆ داخی خۆی بە ئێمە بڕێژێ یا فەرقی هەیە لەگەڵ کەسێکا کە ژنی ماڵە هیچ کێشەی نییە لەوەی کە چواری بەیانی چووە ناوجێگا هەتا چواری عسر بۆ خۆی بخێ لە چواری عسر ئوردە هەڵەسێ بۆی خۆی ئامادەکان شیرینی ئامادەکردن سفرە ڕازانەوە هیچ کێشەیەکی نییە لەبەرەوە ئەمان بەڕاستی هەمووی پەیوەندی بە تاک خۆیەوە هەیە بەو کەسە خۆیەوە هەیە چۆن ئەو ژیانی ڕێگەخە ئەم مانگی ڕەمەزانیش ئەتوانین بڵێن هەر مانگێکە ڕەنگە کێشەیەکی وا دروست نەکاو دوایی یەتەوە سەر ستایلی ژیانی خۆی کە پێشتر ماوجەکە بگۆڕێت ئاسایی ئەم زەمانێکە باشە دکتۆر باباس لە کەم خەوی بکەین بزانین کەم خەوی چییە و هۆکار چییە هەندێک کەس کە زۆر کەم خەون خەویان لێ ناکەوێت هەرچی ئەو شتانەی زانستیانەی کە ئەو ترێ و کراوە بۆ خەو ئەیکەن بەڵام خەیان لێ ناکەوێت ڕاستیا کەم خەوی یا خەو زڕان جارێتوان بیکەین بە سێ جۆر جار وایە کەسەکە هەر سێ جۆرەکەیت یا هەیە درەنگ خەوی لەکەوێت یعنی زۆر بیر و شت لە مێشیاتی ئەخولێتەوە بە مێشیا هەیە خەوی لەکەوێت زوو بەڵام دوای 2 ساعت 3 ساعت چەند بێ خەبەریە بێتەوە کە خەبەری بۆ ینی باڵێن خەوی زۆر سووکە خەبەریە بێتەوە کە خەبەری بۆەوە ئەمەش کێشە نیە ئەگەر خەوی لێکەوێتەوە کێشە نیە ئەگەر 2-3 جاریش خەبەری بێتەوە بەڵام یەکسەر خەوی لێکردەوە بەڵام من دێکەس هەیە کە خەبەری بۆی ترتەوە خەوی لێ ناکەوێتەوە خەو ئەپەڕێ جۆری سێم ئەوانن کە لە ڕاستیان نانەوێت زوو هەستن بە هیچ جۆرە نانەوێت زوو هەستن بەڵام بەیانی پێنجی بەیانی هەموو بەیانی خەبەریانە بێتەوە هیوا هەیە یەکێ لەمانەیە هیوا هەیە دوان لەمانە هەیەی یا هیوای هەر سێ جۆرەکەی هەیە ئەنی بەگشتی لە ڕاستیا هۆی یعنی بەکوتم بەم شێوەیە جار وایە کەسەکە ژمارەی سەعاتەکانی خەوی کەمە هیوایە سەعاتەکانی تەواوە بەڵام جۆری کوالیتی خەوەکەی تەواو نییە اینجا بەچیا ئێمە زانیم کەسە بەڕاستی کەم خەوە کە بەیانیان هەڵەسی زۆر گرنگە کە تۆ فرێژبی تازەبی وزەو هەبێ جە و باش بێ ئامادەبی بڕۆیتە دەرێ بکەویتە ئیشوکار و بە جەوێکی خۆشەوە بەڵام یەکێکە زۆر کەم خەو بێ ئایا لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی بەو شێوەیە نیە ینی وزەی کەمە تااقەتی نییە میزاجی باشنێ ئیشی بۆ ناکرێت لەشی قورسە بەوانایی بینی اینجا خۆیەکان لە ڕاستیە جاروای نەخۆشی جەستەییە ینی بۆکوتم ینی کە تۆ بە یەکی ئەڵێ کەم خەوە خەمی زراوە ئەوە نییە بڵێ 1-2 ڕۆژ جارێ لە هەفتەیەکە شەوێ ئەوە نییە ئەنی یەشێک کەم خەوە ئێمە ئەڵێن بەڕاستی ئەمە کەم خەویە و نەخۆشیە کە بۆ نمونە چەند هەفتەیە مانگێ و کاری کردبێتە سەر ژیانی ڕۆژانەی هیوایە بۆ نمونە ئەوە نەکەم خەوە بە ڕۆژە سیارە لێ خوڕێ خەوی باتەوە ڕوودا و دروستەکە ئەمانە کەم خەون و فعلەن ئەبێ جگەلەوە بەڕاستی مەسەلەی خەو هەر کەم خەویش نییە ئەنی خەو نەخۆشی تری زۆریشی هەیە بۆ نونسە لە خەوە لە گەرمەی خەوە بە تووڕەیی و هەرا و شەڕێکەوە خەبەریە بێتەوە هەیە ئەڕوا لە خەو هەڵەسێ هەیە زۆر ئەخەوێ ئەنی هەر کەم خەوی مشکلە هیوایە لە حەدی خۆی زۆرترە ئەمان هەمووی کێشەن و بەڕاستی بێت دکتۆری دەرونی چارەسەریان کە و ئەگەر پێویستی کرد لەوانەیە پێویستکە بچێ بۆ لای دکتۆری مێش و دەما بچێ بۆ لای دکتۆری هەنایی بۆچی چونکە وەکوتم هۆکان هۆی دەرونی هەیە بەتابەتی خەمۆکی شیزۆفرینیا بایپۆلەر دووجەمسەری ئەمانە هەمووی یعنی یەکێ لە نیشانەکانە لە زۆربەی حاڵەتەکانە کەم خەویە بەڵام نەخۆشی جارێ نەخۆشی مێشک و دەمار هەیە بۆ نمونێکی لەوانەیە چی سێزەیە گۆشتێ لە مێشکیابێ یا نەخۆشیە جەستەیەکان بۆ نمونە هۆرمۆنەکان ئەگەر مشکلە هەبێ لە جەسا یا نەخۆشی دڵ نەخۆشی دڵ نەخۆشی مەعیدەیە ژێ کارەبای دڵی تەواو نییە بە دڵی ئەفرێ و خەبەریە بێتەوە بە ترس و ئەوانەوە یعنی لەبەرەوە بەڕاستی بێ مەسلەی خەو زۆر بە جدی بیگیرێ لە زانستی پزیشکیە و بە هیچ جۆرە بۆ چارەسەر ناکرێەوە کەسە بچێ بۆ لای سەیدەلیەکی ناسیایی بڵێ ئادێت خوا دووسێ حەبی خەوم بەرە کێشەی خەومەیە ئەگەر بوو بە کێشەی خەو بۆ نوعی کەوتم ئەبێ بچێ بۆ لای دکتۆر منیش ڕێگویستم ئەو پرسیارکەم و کەسانی کە کێشەی خەویان هەیە مادە کحولیەکان یاخود حەپی خەو یاخود ئەو شتانە
شتانەی کە یارمەتیانیا بخە و ئەکرێت بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاری بێنن من وەکوتم ئەگەر کێشەکە بۆن و ئەبوو کە من وتم هەفتە و مانگ و تەسیری کردووە سەر ژیانیان لە ڕاستیا ئەبێ ڕاستەوخۆ بچم بۆ لای دکتۆر و نابێ بڵێن شتەکە بە شێوەیەکی کاتی هیچ نییە و بەسیتە و چەند حەبێکی ڤالیۆم و حەبی خەو لای فڵان دەرمانسازی هاوڕێم هینەکەم ئەوە باش نییە بۆچی چونکە بێتەوە هۆی کەم خەوێکە بزانی هۆی خەوزڕانەکە بزانی کو باسم کرد لەوانەیە هەر لە تەو قسەرەوە تا خوارەوە مشکلێتی ئابێ جەستەی و ئەبێ دکتۆر ئەو کەسە ببینێ زۆر جار دکتۆری هیچ کێشە نییە چێ بۆ لای دکتۆری هەناوی بزانێ هۆرمۆنەکان جەستە دڵ هەناسەدان زۆر جار کێشەی خۆ پەیوەندی هەیە بە هەناسەوە بە سیەکانەوە زۆر جار هەندێک کەس هەیە لە گەرمەی خەوە هەناسەی ئەوەستەیە هەر ئەوەستە ینی ئەمانە هەمووی وەکوتم دکتۆری هەناوی زۆر جارەیە دکتۆری هەناوی ئەڵێ نا هیچ کێشێکی هەناویت نییە هۆرمۆن تەواوە هەناسەمانە دڵ هەمووی تەواوە کەوا بۆ ئەوەختە لەوانەیە هەنگاوێکی تر پێویستکە بچێت بۆ لای دکتۆری دەرونی اینجا زۆر جار کێشەی خەوەکان ئەمانە هیچی نییە یعنی هەمووی تەواوە بەڵام چۆن ئەڵێی پەستان و گوشین و زەخت و سرێسی ژیانی ڕۆژانەیە بۆ نمونە ئێستا زۆر کەس لەبەرەوەی زۆربەی خەڵک خەریکی چنگەکڕێ بۆ ژیان لەبەرەوەی باری ئابووری خەڵک بەگشتی باش نییە بێ ئیشێکی زۆر هەیە ئەوەی بینین یعنی موچە درەنگ ئەدرێ ئەم کێشانەوە ئەکا کە خەڵک زۆر بیر بکاتەوە زۆر نیگەران بێ ترسی هەبێ لە ژیانی خۆی مناڵەکەی لە ئایندەی خۆی و مناڵەکانی ئەمانە زۆر جارواکە کە دایمی خۆی بیر بکەنەوە و جاری وایە ناچارە بن کە چۆن ئەڵێی ئەچنە قۆناغێکی زۆر ئیشکردن ینی مەسەلا ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆ لە ڕاستیا کەم نین ئەوانەی کە هەم کارمەندن و هەم بۆ نمونە شۆفێری تاکسین دوکانارن ینی دووسێ ئیشیان هەیە بێگومانەمانە هەموو کارەکاتە سەر خەویش کارەکاتە سەرەوەی کە ئینسان فعلەن بە ئارامی نەخەوێت چونکە مەرجی خەوتنی باش ئەوەیە کە ئینسان کە شەو هاتەوە ماڵەکەی خۆی ئیتر چۆن ئەڵێ سویچی ژیانی ڕۆژانەی کوژان بێتەوە ئیتر بیر نکاتەوە لەوەی بەیانی چۆن ئیشی دەزەکەوێ بەیانی مەسئولی کارەکەی لە کۆمپانیاکە چۆن بیانووی پێگرێ خۆ ئەگەر ژن و کچ بێ و ئەگەر سەرنجڕاشیش و جوانی ژوونە بێت ترسیەوەی هەبێت چ بیانوێشی پێگرێ کابرای خاوەنی ئەم کێشەیەش لەبەرەوە ئەم ژیانە مۆدێرنەیە کە زۆرتر ئێستا واکا کە ئینسانی کورد بەڕاستی کێشەی خەویە زۆر باشە دکتۆر و کۆتا پرسیار بزانین چی بکەین هەمومان بۆ ئەوی کە خەوێکی تەندروستمان هەبێت لە ژیانمانە وەکوتم خەو پەیوەندی بە شێوازی ژیانی ئینسانەوە هەیە لە هەموو لایەنەکانەوە بۆ نمونسە خواردن و خواردنەوە خواردنەوە زۆر گرنگە مەسەن ساگەرێکیە ئێوارەی لێ هاتی یەک دنیا خواردن بخوا کارێکاتە سەرخەوەکەی و بۆ نمونە ئەگەر کەسێ بە ڕۆژە بەردەوام سێ سەعات بخەوێ سست بێ خاو بێ ئیشی نەبێ نەچێتە دەرێ ژیان هیچ پاڵنەرێ نەبێ بۆ ئەوەی کە چالاک بێ لە ڕووی جەستەیی لە ڕووی دەرونی لە ڕووی مێشکەوە ئەمانەی نەبێ لەبەرەوە زۆر جار ئەمانەی کە بە ڕۆژە ئاخەون اینجا کێشەکە چێتە شەو کەمەخەون لەبەرەوە بۆ نمونە چالاکی زۆر گرنگە ئینسان چالاکی ژیانی هەبێ هەم چالاکی جەستەیی هەم چالاکی مێشک خوێندنەوە ئەو شتانە ئەمانە هەمووی کار ئەکاتە سەرخەو وەرزش بەڕێی من وەرزش زۆر گرنگە بۆ ئەوی ئینسان شەو باش بخەوێ ئەو ساڕایەکی هەڵا هەبوویان و تۆ شەو لێ هات یعنی بڕۆ 5-6 سوڕ ڕابکە بە دەوری باخشەکە ئیتر تۆ باشەخەوی هەڵەیە بە هیچ جۆرێەوە ناکرێ یعنی چەند یاسایەکی گشتی هەیە یعنی ئینسان کە دنیا تاریک بوو هەموو ئەوانەی وەکو چاو قاو و ئۆشتانە نەخوا باشە ئەگەر خواردی زۆر ڕوون و کەم بێ زۆر گرنگە ئینسان وەکو وتم سویشی ژیانی ئەو ڕۆژە بکوژێنێتەوە بڵێ تەواو ئێستا ئیتر کاتی خەوە زۆر گرنگە ئینسان ژوورە خەوەکەی بۆ نمونە فێنک بێ ینی گەرم نەبێ گەرما ئەوانە بکاتەوە لە ژووری خوا تەلەڤیزیۆن دانەنێ ڕادیۆ دانەنێ ژووری خەوەکەی تاریک بێ کە وە کاتێک بچێ بۆ خەو کە بەڕاستی خەوی بێت نەک بە بێخینکە جگەلەوە زۆر گرنگە کە لە کاتی خۆیە هەموو شەوێ نزیکەی هەموو شەوێ لە کاتێکی تایبەت تا بچێ بۆ خەو ینی خۆی عادەتی خەوی وەکو خۆی بێ نەیگۆڕێ و بەیانیانیش لە نزیکەی لە هەمان کاتە هەستێ تەنانەت یعنی ئەگەر ئەو ڕۆژە ڕۆژی هەینیش بوو کە دوکانی و عاتە ئینسانەکە ئەڵێ لە ڕۆژی پشوویشە ئینسان هەر لە کاتی خۆیان کە چۆن لە ڕۆژی ئیشاسا لەو کاتە هەستێ
یعنی ئەمانە کۆمەڵی یاسای گشتین و شەو وەکوتم کەم بخوا و لە هەمان کاتیشا لە ڕاستیە ناشبێت زۆر بەسکی برسیەوە بچیتە ناو جێگە جاروایسکی قۆڕەقۆڕەکە خەو لێ ناکەوێت ئەوانی کە ڕێجی مەکەن و کێشە کۆمەڵی یاسای گشتی هەیە ڕاستی ئەگەر ئینسان ئەمانە بکە پێویست بە حەبی خەوە ئەو شتانە ناکات. باشە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریە زۆر سپاس لەگەڵمان نابێ.